سلااوتانە ببینێرانی سپیکاست خۆشحاڵم ئەم ڕۆژ لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی پۆدکاستێکی تر. پۆدکاستی ڕۆمان هە درێژە پێدەری پۆدکاستی پێشووترمانە لەگەڵ مامۆستا ڕووبار ئەحمەد مارسیدس. دووبارە مامۆستاگیان سڵاو لێوێ. سڵاو لە ئێوەش. ئەمڕۆ تەندروستیان چۆنە؟ زۆر مەمنون، زۆر سپاس. الحەمدولله شکر باشم. مامۆستاگیان پۆدکاستی پێشووترمان ینی ئەڵقەی پێشووتر سەبارەت بە ینی زیاتر لەسەر مەسرحیەکان قسەمان کرد، لەسەر شانۆ قسەمان کرد. گیر و گرفتەکان و معاناتەکان و دوایەوە هاتینە سەر باسکردنی سەمای بالێ. حەزەکەم میتر لەکوێوە پچڕالێەوە گرەی بینەوە باس لەوە کرد وەختی خۆی لە بەغا لە مەسرحیەکە پێیان و توی کە ئەو بەهرەیەتیایە. حەزەکەم لێ بۆمان باسکەیتەوە لێو دەست پێ بکەینەوە. مەسرحیەکمانە بۆ حەرەکی بوو، کۆمەڵێ کڕۆکچی گەنج لەگەڵ مامۆستاکانە بەشدار بووین، هەر بە ناوی ڕەجل مڵڤاڵە بوو. دکتۆر سەلاح قەسەب ئەو سەرپەرشتی ئیشەکەیە کرد. حرەکەکان هات بەتەڵێکمان هەبوو دەرچووی مەدرسەی مۆسیقا و بالێ بەغا بوو لە مناڵیەوە تا گەورەی کە خوێندکاری تەسمیم بوو. دوای پێویستی کرد لەگەڵ ئەو بەتەڵایەکێکی تریش دەرچێت هەر کچ بێت، لە ناویانە منیان هەڵبژارد کە هاتە سەر ئاداکردن تەمەن لە ڕووی تەکنیکەوە ئەو لە مناڵیەوە وەری ئەگرێ قورسە بۆ من، بەڵام لە حسی مۆسیقا من بەقوتر بووم لەو پێیان سیر بووی تر کە ئەداکەمان کرد و خەتواتەکانی هەموو فێر کردم چی بکەم چی نەکەم بۆ وەردەکاریەکی لەگەڵ کردم بێکەوە لە نمایشە دەرچوین بێکەوە ئەوە بووی تر هەموو هاوڕێیانم تەژیعێکی زۆریان کردم لەوانە دکتۆر نیازڵاتی بۆ کاتە کە هەم هاوڕێ بووین هەم خۆشەویست بووین، بەڵام زیاتر هاوڕێ بووین، ئێمە زیاتر تعاملی هاوڕێمانە کرد بۆ یەک. من دایمەڵێم پێش ئەوەی خۆشەویست بیت پێشەوەی ژن و مێردیش بی هاوڕێ بین، بەڵام ئێمە بالفعل لەوێ هاوڕێ بووین. هۆرێن غەریب بوو، مۆفەق لەهۆنی بوو، هەتا فەرهاد محەدین بوو، هین فەرهاد عەبدوڵڵا بوو، کۆمەڵێک لە هاوڕێیان زۆر تەشجیعیان کردم. بالفعل خۆشم بیرم لێ کردەوە هەتا و کاتەی ئەکادمیە تەواوەکەم ڕەنگە ژنی تریان کچی ترمان زۆر بێشانۆکار ئەوەی نیمانە هونەری سەمای بالێ کە کۆنترینی هەموو هونەرەکانە. ئیتر لەوێ هەموو ئەو پارەی ئەیان نامێ بۆ مەسروفی خۆم، هەموم ئەیە بە سەرچاوە میتۆد مفردات معلوماتی کامل لەسەر سەمای بالێ ئەگەر بچمەوە کوردستان و دەست پێ بکەم چۆن. هەتا من چوومە قوتابخانەکەش لەبێ لە کاتی فراغەکانە 2 ساعت و نی بەتاڵە بووم ئەگەر دەرسێکمان نەخوێنە ئەچوومە ئەوێ تێکڵاوی مناڵەکانە بووم چونکە من کچ بووم بۆ من هەبوو بچمە ژوورەوە. لەوێ لەگەڵ مناڵەکانە دەرسم وەرەگرت، جەمامۆستای ڕوسیان هەبوو سیلڤانە، ئەو بردەکاریەکی زۆری لەگەڵ منە کرد چونکە ئەیانویست کەس بمکەن سەماکاری کچیان کەم بوو، ئەیانویست کارنەڤاڵی ساڵانەیان هەیە بۆی بتوانم لەگەڵیانە بەشداری بکەم. ئەو بوویتر بوو بۆ منافەسەیەک لە بینی هەموو مامۆستاکانە کامیان زۆرترین و وردەکاری مەیاتێ تا زوو فێرم و لەگەڵیانە بەشدار بم. بالفعل من لەگەڵیانە زۆر خەریک بووم هەتا هاتە سەرەوەی کە تەمەن ئیمتیحانات تەواو بوو، هاتمەوە سلێمانی پەیوەندیمان هەر هەبوو، وتیان چالاکیەکەمان کەوتۆتە ئەوتڵا بێیتەوە، تم بەسەر چاوە مەفەقەتی ماڵەوەم وەرگرت و چوومەوە تەلەفۆنم بۆ هات وتیان باوکت ئەمری خۆی کرد. ئیتر نەمتوانی بەشدارم لەگەڵیانە قوربانم. ئیتر ئەو بوو هاتمەوە سلێمانی تر نەچوومەوە بە بەغایە، بەڵام من مفرەدە و معلومات و هەموو شتەکانم پێ بوو کە بتوانم دەست پێ بکەم بە پرۆژە لە سلێمانی. پرۆژەکەت لە بەغاوە هێناوە بۆ سلێمانی بەڵێ. ئیتر لە 92 هەتاکو 2008 زیاد لە 18 پرۆژەم پێشکەش کرد. ئیتر بە وەزارەتی پەروەردە بە ڕۆشنبیری بە کەرتە تایبەتەکان بە مناڵ پارێز بە کابینەیەک لە دوایە هەرچیەک بیان و تا ئەم دەرگایە باشە بۆ ئەو ئیشە من لە دەرگایمە قوتابخانەتان کردەوە پێما هەتاکو کردمانەوە، بەڵام پێویستیان بە مامۆستا بوو کادر هەبوو، ئەو بوو من پێشتر گروپم هەبوو گروپ، بەڵام بە فەرمی دانە مەزرا بووم. من ئەمیست گەورەتری کەمەکو بەڕێوەبەرایەتی بێسەر بە ڕۆشنبیری، چونکە هەموو هەرچی پێویستی بە جەستەوە بێت لەناو بالیا جێ بێت و ئەساسیەکە بالێ کلاسیکە، یعنی مەسەلەن هەڵپەرچێ بەشێکی ئێمە چمکەکانی زۆرترە، بەشەکانی زۆرترە، چونکە ئەوەی کلاسیک فێر بێ بالێ کلاسیک بچۆن لە مەکتەب ئەلفوبێ فێرە بیتی تر بۆ تێ یاری بە وشەکان بکەی. لە ئێمە ژوایە کە ئێمە کلاسیکەکان و ناوی جوڵەکان و هەمووی فێر بووم، ئیتر ئاسانە ئەوانی تر، بەڵام ئەو بوو نە مەکتەبەکە بە ئاسانی توانڕا بکرێتەوە، نە ڕێوەبەرایەتیەکەش دانڕا. ئەو بوو 2010 بڕیارمە کە
گروپەکە وەکو گروپ دانرێ وعدی ئەوەیان پیان با سەرەتاوە گروپ بێ دوای هەوڵی بەڕێوەبەرایەتیەکە بین. مەکتەبەکەش لە 2008 و بدایەتی 2009 اینجا افتتاح کرایەوە کە ئەو کاتە وەزیری پەروەردەی ئەو کاتە دکتۆر دەشا عەبدوڕەحمان بوو. ئەو وا بیرۆکەکەی بوو ینی تێگەیشت بە خۆشی دراسی کرد بوو کە مەشروعەکە چوو بۆ بەردەسی. طبعا لە ڕێگەی شێرزاد حەسەنەوە ئێمە گەیشتین بەو ئەیتر طبعا زۆر مەمنونیم زۆر هەم دکتۆر دڵشاد هەم مامۆستا شێرزاد کە زۆر لە خۆم جوانتر و خەمخۆرتر بوون بۆ ئەو مەشروعە. هەتا وایان کرد بیرۆکەکە وا بوو سەرەتا لە قاعەیەکی یەکێ لە مەکتەبەکان بین و دوای ساڵێک یەکسەر بینای خۆمان هەبێ. بیناکەش چۆن بێ هەمووانە پەروەردەیەکە و کوردی و بیرکاری و زانست و عەرەبی ومان هەموو بخوێنرێ لەیەکی سەرەتایی تا قۆناغی 12. بەس ئەو قوتابخانەی تایبەت بێ بە سەمای بالێ لە قوتابخانەکانی تا دەرسێک نەبێ بەو ناوە بەڵام هەموو ئەو مناڵانی تیابن کە یان مۆسیقایان بالی ئەخوێنن بۆی لە کۆتاییاش بڕوانامەی دوبلۆم بەدەستێنن ئەگەر لە قۆناغی 12 شا دەرەجەی باشیان هێنا خۆیان نەتوانن دەفتان ئەوەنەوە بیخێن ناو سیستەمی پەروەردەوە بۆ هەموو قوتابخانەکانی تر ئەبێت چونکە کە تەلەبە پێگەیشت و بڕوانامەی بەدەستێنە ئەتوانێ بچێت وردە ئەتوانین. ئەو کاتە سیستەمەکانی پەروەردەش ئەگۆڕا لە دوای خوێندنەکانەوە تر چالاکیەکان دەست پێکات چالاکیەکان یەکێک لەوانە بڵێن بالیە بێت. بەڵام 6 ساڵی خایان ئێمە هەر لە هۆڵەماینەوە نەک ساڵێک ئەو مەکتەبەی کە تایە بووین 3-4 مدیری گۆڕی ئەمەسە باسی ئەوت کردوتیان پێیان داخستون توانە حرامە ساڵی چەند بوو ئەمە طبعا ئێمە سەر ئەوەش طبعا 2-3 وەزیر گۆڕا چونکە دکتۆر دڵشاد لەویانەمە ئەو مەکتەبەی کە تیایم 2-3 مدیری گۆڕی بەڕێوەبەری پەروەردەی گشتی پەروەردەویش 2-3 تر گۆڕا بەمە وای لێ هات ئیتر ئاخر جار ئیتر ئەو مدیرەی کە بەڕێوەبەری گشتی پەروەردە بوو وتی تەواو ئەمە حرامە بۆ ئێمە قورسە لە شاری پایتەختی ئەدەب و هونەرەوە بڵێن بالێ حرامە ئیتر بێت لە پارێزگاکانی ترچی بکەن. من بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کرایە دوای 7 ساڵ بە شەو ڕۆژێک مدیرێکی ئەتیادی دایخست یەکسەر مامۆستاکانیشم نەقل کران دوای خۆشم تاوانبار کرامەوە. لەو ماوەیە 6 ساڵە من 4 فیستیڤاڵم کرد ئەمبەر بۆ هەولێرە مر بۆ دهۆک ئەو هەموو مناڵ و هەموو دایک و باوکەکانی ژەهاتن چالاکیەکانمان ئیتر هەتا لە بەغا ماوە ئێستا طبعا ویستم بڵێم ئێمە وەرزیەکانیش بە خوێندکارەکە هین بە خوێندنگاکانیشە ئەگەڕاین بە پێی وەرز چالاکیەکانمان بڵاوە کردو بۆی زۆرترین لێوەی فێربن و ئەوانە بەغا ماوە ئەوان لە 1969 ئەوان قوتابخانن بەڵام لەم ئەخیرانە کە وەزعی بەغا تێکچوو هەم خوێندکاریان کەممایەوە هەم خوێندن تایە قورس بوو ئەو بوو بەشداری فیستیڤاڵەکانی ئێمەیانە کرد ینی هاتنە سلێمانی لەگەڵ ئێمە تا مامۆستاکەی خۆم نەجم 3 جار نەجم عەبدوڵڵا 3 جار لە بەغاوە هاتە سلێمانی هەر جاری مانگە گەمایە لەسەر حسابی خۆی هەم دەورەی بۆ مامۆستا کردەوە هەم دەورەی بۆ تەلەبەکانە کردەوە لە چالاکیەکانیشە کۆرۆگرافی زۆربەی سەما قورسیەکان ئەو بوو لەگەڵمان بەشدارە بۆ هاو بۆ هەولێرە هاو بۆ دهۆک ئەمە بۆ ئێمە خۆش بوو ئەنجا مامۆستا زینە هات کە چەند خوێندکاریشکیشی لەگەڵ خۆی هێنا بەشداری فیستیڤاڵەکانیان کرد لەگەڵمانە تۆ 4 فیستیڤاڵی گەورە بکەیت و گەشتی گەڕۆک بکەیت بە مەکتەبەکانە و ئەم هەموو ینی مادووبوونێکی زۆر بوو چونکە ئێمە شوێنی خۆمان نەبوو خوێندکارەکانە بۆیە پەروەردەیەکەیان لە شوێنێ مەکتەبێ بۆیە بالیەکەیان لە مەکتەبێکی تر بەمە هیلاکە بوون ئیتر هەبوو ساڵە 2 ساڵامە بوو وازێنا هیترە هاتەجێ ئەو 1-2 ساڵامە بوو وازێنا هیترە هاتەجێ ئەمە قورس بوو تەلەبە پێ بکە لە ئاخری شاد ئەوە بوو داخرا بەڵام من گروپەکەم هەبوو ئاماژەم بەو کرد من 2010 گروپەکەم بە فەرمی دامەزرا بوو من لەوێ مامۆستام پێگەیان بۆی کادرمان زۆر بێت بەڵامی تر کە داخرا و ئەمە چەند چالاکیەک لەگەڵمانە بوون مەکتەبەکە تەبان زۆربەی کچ بوو گروپەکەشم زۆربەی کوڕ بوو ئیتر بۆ ئەوەی ئێمەش ئەبێ هەردوو ڕەگەزەکە هەبێت چکە وشە نییە کەواتە جەستە یا بەشدارە وشەکان دابەشە بەسەر جەستەیە بۆ ئەوەی چیرۆکەکان بە جوانی بگا ببینەر هی گروپەکەش و مەکتەبەکەشم بەیەکەوە تێکەڵە کرد چالاکیەکانمان بەیەکەوە کرد چونکە هەتا لە بەغاش ئەوەی چالاکی بێ ئاەتی وەزارەتی ڕۆشنبیریە ئەوەی پەروەردەی بێ ئاەتی وەزارەتی پەروەردەیە هەموو چالاکیەکانیان ئەو دوو وەزارەتە بۆە بێکەوەیشیان کردە بەڵام لای ئێمە ئەوە نەکرا ئیترەوە بوو دایک و باوکەکان هاتنەوە لە گروپەکەم و مناڵەکانیان لە 2015
هێناوەتەوە لای من بەردەوامی ئێمە تا سەردەمی کۆرۆنا بەس لە جەژنانە ئێمە ڕێستما و ئیسراحەتمان هەبوو هەموو ڕۆژەکان بەردەوام گروپی بڵێن خولی بەردەواممان هەبوو 5 قۆناغ گەشتینەوەی 5 قۆناغم هەبێ لە مناڵی 5 ساڵ هەتا زانکۆ ئیشی گەورەمانە کرد 2019 ئیشێکی گەورەمان کرد گەشتێکی دوور 50 دقە بوو یعنی زۆر بابەتی لە خۆگەشت چیرۆکێکی درێژ بوو موسیقای کوردی کولتوری خۆمان بەکارهێنا ئاوێزانم کردبوو لەگەڵ چیرۆکەکانی خۆمانە یعنی هەتا ئەو ڕووداوانەی لە ڕۆژانەی خۆمانە کە ڕووی ئەیە من لە ناو چیرۆکەکەمان هەبوو بەجەستەمان گێڕایەوە یعنی بڵێن توندی توژی دژی ژنان جەوی خۆشی کە هەڵپەرکێ لەگەڵ ئاوێزانم کردبوو لەگەڵ بالیەیە کەمە تازەگەریەک و پیشانانی ژیانی کوردی چۆنە دوای نەهامەتێکە تێکەڵاوی سەماکە بەڵێ چونکە ئێمەوا تێگەشت بین کە بالێ مڵکی غەربە لە کاتێکە بالێ کەوشەیەکی فەڕەنسیە ستاندارە لە هەموو جیهانە لەکوێ سەری هەڵا مامۆستا بالێ لە ئیتاڵیا سەری لە ئیتاڵیا هەڵێ کۆنترین سەما چییە لە جیهانە هەر پێوترێ زمانی جەستە چونکە من کە ئەچوون بۆ ڕاوشە نەبوو بەجەستە لەگەڵ تۆ قسە مەکرانی کۆنترینەکەیەتی پێش بشە ئەوە بێ بەجەستە بۆ تۆ مەگەڕام ئاژەڵم چۆن ڕاو کردووە یە لاسایی ئەو کەروێشکە جوڵەی دەغڵودان و دار و درەخت و ئەوانەمە کردەوە هەتا ئەو ئاگر کە دروست بوو جوڵە و جلوبەرگی ئاگەر ڕێک هینی میسریەکان کە بۆ بە کەلتوری ئەوان ڕقسە شەرقەکەی خۆیان ڕێک تەقلیدی ئاگرە یعنی ئێمە لەوانەوە ئیستیفادەمان کرد دوای ئەوە ئەمە تۆزی ورتر بووە پانتۆمایم هەڵیە پانتۆمایم کە 400 ساڵ پێش زین لە سەردەمی یۆنانیەکانە بوو لە بینی شانۆکانە کە ئیسراحەتە بوو چونکە شانۆکان 3 سەعاتی بوو چیرۆکی کۆمیدیان بە جەستا جێڕایە بۆی خەڵکەکە تۆزێ جەویان خۆشکەن پانتۆمایم هەبوو کە ئەمیش مستەقلە دووشە پانتۆ لەگەڵ مایم تەبعەن مایم تەمسیلی سامتە نواندنی بێدەنگە چالی چاپلن کە دیکۆر هەیە جلوبەرکەیە مشتێک هەیە ئەوانە بەس وشە نییە بەڵام پانتۆمایم هیچ نییە یعنی کورسی مێزیشە نییە تۆ بێ پیشانی بێ لەسەر کورسی مێز دانیشتوی پەرداخە نییە تۆ بێ پیشان بێ و پەرداخێکە پێی خۆیتەوە جاشبێ هەردوو کەسایەتی دەن پانتۆمایم چکە مەرجەکانی جیاوازە بەڵام تەمسیلین بێدەنگی ئەوە عەدەدەکان زۆرە مشاری چاپلمان بینیوە کە ئەویش تەمسیلی اینجا مەسرحی حرەکیش هەیە ئەوش جیاوازە لە ئێمە مەسرحی حرەکی تاقی جەستەکانە بێ زۆر بن یعنی هەنێ جار هینی سێرکیشی تێکەڵاو بووە یعنی خولانەوەی زۆری تایە یاریکردن بە دیکۆرەکانی زۆری تایە بۆ ئەوەی چی وشەیە نییە بە جەستە بتوانێت لەگەڵ شتەکانە کۆی کاتەوە اینجا ئەچیتە سەر سەماش چەند جۆرێکە ینی بێژگە لە کلاسیکەکە هەموو دەوڵەتێکیش کولتورێکی خۆی هەیە کە سەمایە زائیدەن ستایلەکانی سەماج جیاوازە یعنی هەر لە هێپ هۆپەوە بیگرەی لە تاپەوە بیگرە کە پێڵاوەکانیەوەی ڕقەکەی پێوە ئاسنەکەی پێوەیە لە تر خۆمان هەتا مۆدێرن کە فەڕەنسیەکان زۆر تیا سەرقاڵن تەمان فەڕەنساش چۆنی بردی بۆ خۆی وتم سەرەتا وەکو سەما گروپێکی ژنان هەبوو لە ئیتالیا مەلیکەکەیان کاترینا احتیمامی پێە زەواج لەگەڵ مەلیکی فەڕەنساکایەکی لە مەرجەکانەوەی ئەم گروپەی بمێنێ لەگەڵ خۆی با بۆ فەڕەنسا مەلێکیش احتیمام بە مەلیکایە و گروپەکەی قورسترین قوتابخانە دائنێن وشەی بالێ فەڕەنسیە هەموو ئەو جوڵانەی کە ئەکرێ لە ناو بالێ کلاسیکە هەمووی فەڕەنسی یعنی ژوتێ ئەتیتود ئەرابێز گران ژوتێ ڕێلیڤێ ینی تر هەموو هەتا ناوی جوڵهینەکانیش بڵێن سۆفت پێڵاوەکە پوینت توتو کە جلەکانە ئەنواعی توتو هەیە هەمووی فەڕەنسین ئیترە مە بڵاو بۆ تۆ ستاندارە لە هەموو جیانە ڕووسیەکان فێڵباز بوون هاتن میتۆدی فەڕەنسایان هێنا هی ئیتاڵیان هێنا لە هەردووکی قورسترین قوتابخانەیان دانا کە تا ئێستاش کەس نەچۆتەوەی شان بالەشانی کە یابانیەکان هاتوون ئەوان سێرکیان لەگەڵ تێکەڵاو کردەوە بەڵام بە قورسترین مەدرسە ڕوسیەکانە کە هەتا میتۆدیاندانە کتێبیاندانە هەتا هەموو ئەو کەسانی کە ڕوادن وەکو جۆرجنیڤۆر و دیاگلیف و سلڤانە سلیف تقریبان زۆریان هەیە هەتا لولی و چەندین ناوداریان هەیە چ وەک کۆرۆگرافەر چ وەک سەماکار هەتا ئیزادۆرە دنکان هەتا ئەم چەند ساڵانەی ئەخیریش مابوو ینی زۆر شتی بە قووەت و قورسیان هەیە کەمیش بەرگە ئەگرێ
يعني بۆکو خۆمانی لێ هاتۆ جاری وایە 30 مناڵمەیە لە پۆلەکە لاخیرە دامێنێتەوە لەبەرەوەی بەرگە ناگرن وازانم بە مانگێک دەتوانن ئیتر 180 بکەنەوە بە ئاسمانە بفڕین نازانم پەروەردەکردنی ماسوولکەیە وەکو مۆسیقات چۆن مۆسیقا ناتوانانی بە مانگێک ببیتە عازفێکی باش چەند ساڵێکێوێ ئێمە ژواین هەتا سەما ئێستا وەکو نۆتە ئەنووسرێتەوە لەسەر 3 خەت موسیقا پێنجە ئێمە لەسەر 3 خەت ئەنووسینەوە قورسە ئەمە یعنی ئەو تەسمیمەی کە ئەکرێت لە رووسیا هێنرایە ئەمریکا توانرێت تەسمیمەکە بەکار بێتەوە ئەتوانرێت لە رووسیا بەکار بێتەوە لە ئەسترالیا بەکار بێتەوە لای ئێمە بەکار بێتەوە چونکە ستاندارە بۆ بە جیهانی جیهانگەری مڵکی کەس نییە مڵکی هیچ کەسێک نییە تەبانی یابانەکان کە هاتوون سێرکیان لەگەڵاتێک کەڵاو کردو قورسە ئەو هاتۆ بە پێڵاوە پوێنتەکانەوە نوکتیژەکەەوە چێتە سەر شانی کوڕەکە چێتە سەر سەری ئێمە قورسەمە سێرکە لەگەڵیان شتی زۆر قورستری تیاکەن بەتەکیید ئەمانە بۆ ئێمە زۆر قورسە بەڵام ئێمە توانیمان شتی کوردیشی تێکەڵاوکەن بۆی بیسەلمێنی بەڵێ بۆی بیسەلمێنی هەم مۆسیقای کوردی دەوڵەمەنە هەم جوڵەکانی خۆمان دەوڵەمەنە ئەو ئیشەی کە بردم بۆ ئەڵمانیا 2004 تقریبا 21 بۆ 36 جوڵەی هەڵپەرکێن بەکارێنا کە من استیفادەم لە هەڵپەرکەی دووە کردبوو بەڵێ چونکە خۆم تقریبا 35 نەزانم کە هەموو هەڵپەرکەیەکی ئەوان گۆرانیەکی تایبەت هەیە ناوێکیشی هەیە یعنی کە سنجانیان هەیە گۆرانیەک هەیە بە ناوی سنجانیەوە بۆ ئەو هەڵپەرکەیە کە پاپلەکان هەیە گۆرانیەک هەیە بە ناوی پاپلەکانەوە جوڵەکەی جیایە عەرەبکی هەیە ئەو ینی زۆرە من ئەو جوڵانەی کە کوردی خۆمانە تێکەڵاوی ئیشەکەم کرد ئیقای چەپڵەم تێکرد ڕیتمی قورئانم تێکرد هۆرەی کوردیم تێکرد کە دوو تەلە بەمانەوەیەکیان هەڵەبجەیەکێکمان هین بوون کەلاری بوون کە سەوتی ئەوان فەرقی هەیە لەگەڵ ئێمەیە هۆرەی کوردیم تێکەڵاو کرد بووشەنە دەنگ تێگەم بەس دەنگ بەمە مۆرکێکی تایبەت بە کورد دروست کرابوو کە دواییش پێیان وتینەوە ئیشەکە ئێوە لە بینی 37 ئیژەڵ بژێراوە سێپارێزگا لەبەرەوەی ئێوە تایبەتمەندێکی خۆتان هەیە تەسیر نەبوون بە ئەوروپیەکان دەستی کەسی تری بەسەرەوە نییە خۆتانن لەبەرەوەی ئیشەکە تەبان لە بینی دەوڵەتە بەس بە ئێمەیان دووبارە کردەوە چونکە تەرجمەشی نەئەویست و تێژ گەیشتن 30 دقیقە بوو ئیشەکەش مۆسیقای کوردی شتەکان کوردی بوون بە وازحی تێگەیشتن لە کۆتاییەمە بە گریان هاتن باوەشیان پیا کردین باشە مامۆستا حەزەکەم باسێک لەوە بکەین لێرە وەکو خۆدوتەنی دژی ئەو خوێندنگەیە بوون کە سەمای بالێتیا بێ من حەزەکەم لە دەمی تۆ لە دیدی تۆ ببینم بزانم گرنگی سەمای بالێت چییە تەبان سەمای بالێ حەزەکەم مادام بۆ ڕوژانە بابەتێری باسی کەم لەگەڵ ئەوەی کە هونەرێکی زۆر دەگمەن و دانسقە و گرانبەهایە چکە ئاماژەم پێکرد کە بە ئاسانی دەزنایە ئێمە 3 ساڵامانە 4 ساڵامان ئەنجاگەنە ئەو کە پوینتەکان لە پێکەن چکە بێ هەموو ماسوولکەکانی جەستە پێ بکە هەمی بە تەمارین و شتە کرێ بە تەمرینە هەمووی ئەبێ بەردەوام بێ نابێت دابڕێن ئەگەڕێنەوە خاڵی سفر لەگەڵ ئەوەی گرانە و گرانترین بلیتی هەیە چونکە دەرهێنەر یەشتا بچووکە لە چاو کۆرۆگرافی یعنی کۆرۆگرافەر بەقووەترە لە دەرهێنان لا ئێمەوە تێگەشتین هەموو ئیشە دەرهێنەر سەیدی ئامالە لە سەما کۆرۆگرافەرە چونکە کۆرۆگرافەر دەرهێنانە بێ بزانێ مۆسیقا بێ بزانێ سەماکانە بێ بزانێ زائیدەن ئەو خطە ئیخراجی لەسەر شانۆدا ئەنرێ بێ هەموو ئەگاداری ئەوانە بێ اینجا چیرۆکەکەش چۆن چیرۆکەکان ئەهۆنێتەوە لەسەر شانۆکە و تێکەڵاویەکە کەواتە بێ زانیاری لە سەر هەر هەمووی هەبێ اینجا ئەتوانێت ببێتە کۆرۆگرافەر بەڵام دەرهێنەر ناتوانێت بێ بە سەماکەر بەڵام کۆرۆگرافەرە بێ بتە دەرهێنەر ئەمە ئەو دووەم شانۆی تایە کە تۆ لەسەر دەپەی شانۆ ئیشەکەی ڕووناکی تایە جلوبەرگی تایە دیکۆری تایە چیرۆکێکیش هەیە کە ئەدەبە ئەوێت تۆ چیرۆکەکە بگێڕیتەوە مۆسیقا بەکارهێنی ئەمە چەمکێکی تر بەڵێ ئیتر مۆسیقاکە وەستا بێت تۆش بۆستی یعنی مایسترۆی ڕئیسیەکەمان ئێمە مۆسیقایە ئەو هەموو جلو و ڕەنگ و داهینەی کە بەکاریەت هەمووی شێوەکاریە کۆی هەموو هونەرەکانە لەسەر شانۆ بەتەکید کەواتە قورسە ئاسان نییە بۆیە لە هەموو هونەرەکان قورسترا لە هەموو هونەرەکان دانسقەترە هەموو کەسێکیش ناتوانێت دەستی گرانترین بلیتیشی هەیە بەتەکید ئەنجا بە تاقی تەنیا عەرزێ ناکەن لەم شارە و تەواو بێ ئەوان ئەگەڕێن بە هەموو شارەکان ئەگەڕێن بۆی زۆرترین خەڵک ببینە چیرۆکێکی جوانی لێ ساڵێک تەمرینی بۆکەن تا ئەو بەرهەمە پێگا
تەکالیفێکی زۆر ئەبا بەڵام سەدقاتی ئەوەش دەرەهێنێتەوە. ئەنجا جوانیەکی بێوێنە ئەبەخشێ، ستاتیکایەکی زۆر جوانی تایە بالێ لەگەڵەوەی کۆی هەموو هونەرەکانە کە سەیرەکەی هەم لە ڕووی جەستەیەوە جەستەیەکی تەندروست و باشت هەیە، چەند کەسانێک تیایەن کە غایە دەرەجە تەحملیان زۆرە، سەبریان زۆرە، تەرکیزیان بە قووەتە، ئەمانە هەموو لە ڕێی تەمرینەوە دروستە بن بە تەحملن، ینی ئەو پوینتا کەنە پێی لەگەڵەوەی سیلیکۆنێگەکەن بە پەنجەکانیان هەمووی برینە کەچی ڕقسێکی قورسی پێوەکە خۆی پێوە هەڵەیە کەواتە تەحملیان زۆرە، بەرگەی بۆیە تەمرینی زۆری بۆکەن بۆی بەرگە بگرن بتوانن بە ئاسانی ئەو هەموو ماسوولکەیە پێناگە. ئێمە هەنێ جار ماسوولکە کە پێگەێنێنی تر ئەلێرەوە دەرەچێ ئەبێ قەڵەوەکان بێ دیار بە، بەڵام ئەوان بە ئاسانی کچێک هەڵەگرێ و یەک ماسوولکەی دیار نییە، یعنی کچەکانیش عینەشت، یعنی ئێمە کچمان لابوو لە ئەکادمیە سەر تەکنیک یان قووەت قوەی هەبێ و چۆن ئەو قووەتە کە پەروەردە بووە ماسوولکەی نەکردو بە لەگەڵ گۆشتا پەروەردە نەبووە، بەڵێ ینی لە شوێنی خۆی ماوەتەوە بە قووەتەوە. ئێمە ئەو کچانەی کەلامان بوون ئەچوون یاری کاراتیشیان نەکرد، دارەکانیان بە ماسوولکەی وانەشکان لەبەرەوەی ماسوولکەیانەوە بە قووەت بوو خۆڵانیان هەیە کەمتر هیلاکە بن، ینی ئەوانەی کە لە ناو بالیان نەتوانن بچن بەشداری ڕاکردن و سیباق و شتانە بکەن هێنی وەرزشەکە. من ترێی کچم لە مەکتەبەکان لە باتی دەرسی وەرزش دووگۆڵیان پێوتنە و ژێکی بوو لە یاریزانەکان بردیان بۆ فەڕەنسا، ئەو چوو بۆ فەڕەنساش لە کاتێکا کە ئەوەی دووگۆڵیەکە نابێ بالێ بکە، بەڵام ئەمە یاسای مەکتەبەکەیان بوو، چونکە ئەوەی ئێمە پێگەێنین نەرمی بە قووەتێکی جوان تەحملێکی زۆر نابێ ئەژنۆ زۆر بنوشتێتەوە، دووگۆڵی هەمووی نوشتانەوەیە، ئەمووی ئەو قووەتێکەوە. تۆزێ هەنێ تەمارینی پێچەوانی ئێمە بوو، بەڵام یاسای مەکتەبیشیان وا بوو ئەوەش خوێندنە ئەبێ باشە. مامۆستا کێ ناتوانێ سەماکاری بالێ بە نمونە لای ئێمە ئێوە بۆ منە کەسێکێت بۆ گروپەکەتان چۆن وەری ئەگرن و تێستی ئەکەنیان؟ حەزەکەم لەسەر ئەمەش تۆزێ زیاتر قسە بکەم، چونکە هەرێمی ئێمە تۆزە فەرقی لە ڕۆی کەش و هەوا و ژیانی ئێمە لەگەڵ ستانداری جیهانیەکانە کە سەماکاری تر تەمەنی بوو بە 12 و 13 بۆی نییە بەشدار بێت، لەبەرەوەی تر ماسوولکەکانی بەرەو ڕقیەچن ناتوان ڕێیاری پێ بکرێ، بەڵام لای ئێمە هەموو ڕێژەیەک ئێسکە نەرمەمان هەیە. ئەگەر دکتۆرەکان لەبەرەوەی پێشتر ئەوە شاشە ئازامەت هین نەکرابوو، تەشخیص نەکرابوو، هەموو بەشی خۆمان نەرمیەک لە جەستەمانە هەیە کە ماسوولکەمان یەشتا درەنگتر بڵێن ڕقەبێ ئاسانە هەیە. تەلەڤیزیۆن کۆی هاتووتە لای من دوای ماوەیەک بۆ تۆ بە مامۆستا یعنی ئەمنە بە قووەت بۆ هەم تەرکیزی بە قووەت بۆ هەم عشقی خۆی عشقی وای لێ کردو کە بەردەوام تەمرینکە ماسوولکەشی هێشتا ڕق نەبووە، لەو تەمەنەش هێشتا ماوەتی ڕق بێ، توانیوێتی هەموو جوڵەکانی کلاسیک وەرگێ کەمە قورسە، جوڵەی کلاسیک لەبەرەوەی تەکنیکی لەگەڵای بە سانتیمەتر حسابەکرێ قورسە بە ئاسانی بیکانی، هەمانە ژووتێمان هەیە گران ژووتێمان هەیە ئەوە بە سانتیمەتر و 2 سانتیمەتر فەرقیان هەیە و دوو جوڵەیە، لەبەرەوە بەڵام ئەو توانیوێت ئێمە جیاکاتەوە دوایش بێتەوە بۆ مامۆسای مناڵەکان خوێندکارەکان لەگەڵ، بەڵام ئەوەیە لە ئێمە من مەرجمدانەوە هەتا مناڵی قەڵەوی ژێ بۆ لەم لەبەرەوەی لە کوردستانە هێشتا ئەو نەبڵاو نەبووینەتەوە، ئەو نە لای خەڵک هێشتا قورسە هەزمی کات کە ئەمە هونەرێکە پێویستەکە باوەکو حەز و خولیایەک با فێری بین، با بزانین شەر نێتۆ بیتە ڕاقسێکی محتەرف و بچیتە سەر شانەوە، بەڵام با مناڵەکانمان لە هەموو بوارەکان بزانن و دوای خۆی بڕیار بن کامیان حەز لێیە لە کامیانە خۆی بینێتەوە. لەبەر ئەوە من مناڵی قەڵەوی ژوەر ئەگرم ئەڵێم هەم گوێ لە ئێماگرێ مامۆستا کە تەوجیهی بەمێ بۆی قەڵەویەکەی دابەزێنێ، هەم جاری وایە ئەوانە ڕیتمیان جوانە زووتری ژوەریەگرێ مناڵەکە منە عاشقە چی پێڵێم ماوەیەکی کەمە دابەزێ کێشی دابەزێ بێتەوە ئەو کشە جوانە کە بێوێ حەزی لە هەمچی جلێ کرد لە بەریکە ئەمێ بێجگە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی تەرکیزەوە بە قووەتە بێ لە ڕووی تەحملیەوە کەمتر ماندوو ئەبێت، یعنی من دەگمەن شتم لە دەزەکەوێتە خوارەوە ئەگەر مەسافە بێ گرمەوە لەبەرەوەی تەرکیزمان هەیە خێرا ئەیگرینەوە لە کەوتنە ئێمە کەمتر ئازارمان پێگا لە کەسێکی تری ئەتیادی لەوانەیە من ئەگەر قاچم وەرگەڕێ ئەوەی یەکێکتر ئەو کەوتنەی من بکە بشکێ ینی تەحملمان زۆرترە کەمتریش ئەکەبین ئەمە بێجگە لەوەی کە تەرکیزمان بە قووەتەکە ئێمە لە وانە پەروەردەیەکانە باشترە بین
چکە هەیە منترین بە هەمووی سەبرترین سوودی سەمای بالێن بەتەکید ئەو ماوەیەشی کە لای ئێمە دوورەکەوێتەوە لە ئینتەرنێت و لەمانە بێچکە لەو سووری خوێنی زۆر منەظەمەکات یامە خوێنکاری هێناوە دایک و باوگوتیانە لە دوای بالێکەوە ئەنجا خەوی مانزانیوە چۆنە بۆمان کۆنتترۆل نەکراوە هەندێک جار مناڵ هەیە ماسوولکەکانی شلە دکتۆر ئهێنێرێ وەلا ئێمە کە ئێمە ماسوولکەی پەروەردە بکەین قووەتی بینێ وردە خۆی تون بێتەوە گرژیەکەی دروست بێتەوە ببێتەوە بە کەسە ئەتیادەکەی ئەولا هەمانە خۆی کێشەی تەندروستی هەیە هەتا مناڵی داوانمان لابووە بەڵێ گۆڕانکاری ڕوویاوە ینی توانێت هەم تێکەڵاوی مناڵەکانی بڵێ هەم مناڵی گۆشەگیریشمان هەر زۆر لایە لای ئێمە کرێتەوە چکە چێتە سەر ستیج شەپڵی بۆ لێیان سیقەیەکی زۆر بەخۆیان پیاکەن ئیتر بەما هەم مناڵەکان منەظەمترە بن ڕێک و پێکترە بن بە تەحملترە بن کێشەکانیان زۆر حلە بێت اینجا من تەشجیعیانەکەم دایم بێن ڕسمیش بکەن دیوارێک لای خۆمەم داناوە بۆ ڕسمی ئەوان کە یەن بە چی لە خەیاڵایەتی چ جوڵەیەکی حەز لێیە یە بە ڕسم و بە وێنەی کا من بۆی هەڵەواسم جارێکیان لێکی لە دەورەکانە سویدیەکان کە هات نەلامان لە دەرگاکە خۆیان کرد بە ژوورە چیان بە دیوارەکە کە جارێک کامێرەیان دەرهێنا سەر دیوارەکەیان تەسویر کرد و دواییشە بینیمانەوە لەسەر پێیجی فەیسبوکەکانیان دایان ناوەوە کە ئەمە بێجگە لە هونەری بالیا شێوەکاریشان خەیاڵیان هەیە یانوێش قەڵەمەکانیان بگرن چۆن دایڕێژنەوە سوودەکانی بەتەکید زۆرە یعنی فەرقی هەیە ئێمە بۆ دەوڵەتێکی تر بەڵام ئێستا ئەگەر تۆ بیت بڵێ سەما بکەم بە تۆ کلاسیک ناکەم بە تۆ مۆدێرنە پێڵم ڕەنگە حەزەکان وان لێ بکە بە ئاسانی مۆدێرن وەرگری چکە مۆدێر یاسایتیانە بەڵام حەزەکان و لەگەڵ مۆسیقای جوڵەکان ڕێگە خەین ئەتوانی جوانترین سەما بکەیت دەفەکردم حەزەکەم بەیانی مامۆستاییان کاتی پرۆگرامان زۆر کەمی ماوە ئەتوانم بڵم تێش پەڕیوە بەڵام حەزەکەم چی بەدایک و باوکانەڵی کە مناڵەکانیان بنێرن بۆ بالێ چۆن ئامۆژگاریانەکەیت خەڵەکان بەخوا قسەکان زۆر هەڵەگرێت لەمەشە چکە ئەوانەی کە بەری کەوتم هەنێکشی بیر مەچێتەوە بەتاکید من دایک و باوکەکان ئەڵێم ئەگەر حەزیش لە بانانیە لە ڕۆ وەرزشێکە وەرە سەیریکە کە ئێمە فەرقمانێ بەڵام لە ڕۆ وەرزشێکەوە با مناڵەکانی بێنێت ئاماژەم بۆ کرد با خۆیان دوای چمکێک هەڵبژێرن خۆیان ببینەوە لە چێکێکە با شارەزای بین وەکو ئێمە نە شارەزانە بین نە مۆسیقازانی نە شێوەکاریان نە دەستێکی ڕسممان هەیە ئەتوانی هیچ شتێ بکەین بەتەنیا من تەوان زۆر خەفەت بووە خۆم کە چەند حەزم لە مۆسیقا بوو کە خۆم عازفم نەتگەیشتم بەڵام ئەتوانم بخوێنمەوە ئەتوانم مۆسیقا و جوڵەی لەسەردانم بەس ئەمە کفایەت نییە من پێویستە کات خۆشمان مۆسیقی بووینایە با مناڵەکان هەموو شتێک بزانن چۆن ئەیبێ بۆ مەلا چۆن ئەیبێ بە ئەمانی تریش بزانن هەندێک جار دایک و باوکەکان خۆی حەزی لێیە بە زۆر مناڵەکەی هێنێ لە بەرەوەی خۆمان مەحروم بووین هەندێک جاری بە عەکسەوە مناڵەکە زۆر حەزی لێیە دایک و باوکەکە نەک ڕێگر من ڕەنگە هەم قەنەعەتی نەبێ هەم کاتی نەیاتێ بۆی نەگونجێت ئێستا ئێمە لەم یەک دو ڕۆژە بەرکەوتنێک لەگەڵ یەکێ لە دایکەکان دروست بوو بەوەی کە دایکەکە وای لە مناڵەکە کردو نایڵێ مناڵەکە بجوڵێت تەداخلی هەموو شتێکی یەکات بۆ لە پێشەوە داینانەی بۆ بێ لە دواوە بێ لە کاتێکە مناڵەکە دووەم دەرسێتی هێشتا هیچ جوڵەیەک فێر نەبووە بۆ ئەو جلەی ئێتێ بۆ ئەمە جلەی نایەتێ تەبعاً جلێکی بۆ کڕێوی زۆر زلە چەند ویستم ناکرێ بێ من ماسوولکەی ببینم بۆی جوڵەی ڕاستی بەمێ نەوەگەین بێ قەنەعەتی نەکرد کەواتە من کێشەی دایک و باوکەکەیە بوو بەشەم ئەموو تۆ نابێ لە ژوورەوە بێ ئازادی بە مناڵەکەت با خۆی لە تەعامل لەگەڵ مامۆستاکانیاکە تۆ تەداخولەکەی ئەم تەداخولەوە لە مناڵەکە دەکا گۆشەگیر بێ ئازاد نەبێت لە دەربڕینە ئازاد نەبێت تەبعاً هەر ئەو جلەی کە دایکەکە کردی بەشەر ئەوید نابێ بیێتێ دەستی پێش و کام کردە بەری مناڵەکەی توخوا بابەمەوە بم داینەکەنم یعنی مناڵەکە منە حەز لێ بوو بەس دایکەکە نەیەهێشت مامۆستا لە بینی مەسرح و شانۆ و سەمای بالەیە کامیان هەڵە بژێری با بڵێ مەسرح و دراما و مەسرح و دراما و نواندن لەگەڵ سەمای بالەیە ڕەنگە ئاماژەم بەوە کردبێت کە شانۆ ماڵی دووهەممە شانۆ بە دەرەجەی یەک عاشقیم دوای ئەو سەمە چونکە ئیتر ئەگەر من نەکەم داخرێ لەبەرەوە ناچارم من بەردەوام بم هەتا و حەدەی تر لە چۆنە تەمەن ڕۆیشتمە خۆم گەنج بووم کچ بووم هەوڵم ماوە پیر بووم کچەکانم گەورە بوون گەشتە هەر لە هەمان خەتاین ئێشتا نەڕۆشتین هەنگاوێ نەڕۆشتین ئەو هەموو مامۆستایان پێگەیان ئەو هەموو تەلەبەیە بەس بەداخەوە لە ئەخیرە لە ناچاریە ئەنجا دراما حەزم لە درامانە
ئەگەر ناچاری نەبێت درامان ناکەمەویش بە تەجروبە گەیشتمە قەناعەتە شەرتیش نییە لە هەموو بوارەکانە بین لە ئەخیرایتە بڕیارمە بەس شانۆ و سەماکە بێت کە بەختە بارانم کرد 15 ساڵ بۆ وەستا بووم دوای 15 ساڵ ئەنج هاتمەوە نەزانم ئەگەر لە بیدایەتەکانی بوو کە ئەکتەرەکە ڕۆشت بە هەفتەیە پێش تەسویر ئەکتەرە ڕیسێک وعدێکمە بوو بە مامۆستانیاز وتم تۆ منی تێمەکە بەس چی لێ کێشە توش بوو من ئامادەم ئەگەر دەورێکی بچووکیش بێ من بۆ پڕکەمەوە ئەم چوزان بەتەڵەکەی ڕۆ بڵێ اینجا تر بۆ قژەکەش تێکەڵاو بووم ئەوی شەرە و بەرنامەیە نەبوو دوای ئەوە ئیتر نەمتوانێ بەشدار بمەوە لە هیچ درامایەکی تر لەبەرەوەی ئەو تەحملی کە دکتۆر نیاز هەیەی لە ئیشا من لە مخرجی تران نەمبینیوێتەوە بە تەجروبە بۆیە ناتوانم مامۆستا ڕووبار ئەحمەد مارسیدس شانۆکار و مامۆستای سەمای بالێ خاوەنی گروپی لەیزین خۆشحاڵ بووین ئەم دوواڵقەیە لە خزمەتا بووین زۆر سپاس چێژمان لە قسەکان بینی بەڕاستی زۆر سپاس بۆ ئەو سوارانەی پشتی کامێرا و پشتی دەنگ و جیهازەکان زۆر سپاس بۆ هەمووتان سپاس بۆ ئەم دەرفەتە کە من توانیم لێرەوە هەندێک لە پرسیارەکان بۆ زۆر بە وازەحتر لە بەشەکانی تر لە مقابلەکانی تر باسم کردەوە سپاس بۆیە زۆر سپاس دووبارە و سێبارە سپاس بێ وەش کە بینەرمان بوون هەتا پۆدکاستێکی تر و میوانێکی تر بەخواتان ئەسپێرم